لە مێژووی حکومڕانی کووردا لە 3 دەی ڕابردوو کە یەکێتی و پارتی جومگەکانی دەسەڵاتیان بەدەستەوە بووە بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان لە پێش بەرژەوەندی خەڵک خستووە و لە چەند وێزگەیەکدا موچەخۆر و فەرمانبەرانیان چەوساندووەتەوە. هەمیشە ئەم دوو حیزبە بوون بە سەرەتان و خۆرە بۆ ئەم میلەتە. ماوەی ئەگەنێڵم 6 ساڵە بەڵام 34 ساڵ هەمیشە لە بەرژەوەندی خۆیان ئیشان کردووە. هیچ کاتێک ئەم دوو حیزبە بۆ بەرژەوەندی ئەم میلەتە کاریان نەکردووە. هەمیشە کاریان کردووە کەوا چۆن خۆیان پێ بگەێنن. لە هەر کاتێک شاباریان لار بوو بێت ئەو کاتە پەنیان بردوێتە بەر خەڵکەکە یا میلەتەکە یا لایەنەکان بۆ ئەوەی کەوا باری لاربووی خۆیان ڕاستکەنەوە. جا داوا ئەەکەین لەمانە کەوا ئیتر بەسی بێت چەوسانەوە زوڵمکردن و ستەمکردن لەم میلەتە. ئەو دەسەڵاتەی کە ئیسا هەیە بەرژەندەکەی لەوایە ئەگەر بە شێوەیە لە شێوەکان بۆ شوی بەغا داواکە ڕێکەوتن بکرێ لە زەرری ئەمەچکە کۆمپانیەکانی خۆیان بێکارە بنێ سەدا حکوومەتی عراقی داوای دۆسێنەوت بە کاملیەکە ئەگەرم دۆسیە بە کاملی تەسلیم کا کۆمپانیای کار و قەیوان و ئەوانە بێ بچنەوە بۆ ماڵەوە لە مەسەلەی فرۆشتنی نەوت و هەموو بەرژەوەندیانە نەکەوێتە خەرەوە بۆ ئەمە بۆ کۆی پرۆسی ئاشتیەکەی لەگەڵ حکوومەتی عراقی ئەمە بۆ هەمووی ڕاستە لە هەر بوارە لەو بوارانە ڕێبکەوێت لەگەڵ حکوومەتە بە زەرری خۆیەتی لەبەرەوە هیچ کات ئامادە نییە کە ئامادەش نەبوو میلەتەکە زەرەکە تا خەڵک بێ کار و کەسابەتە خەڵک بێ مەعاشە خەڵک بێ موچەیە مەسەلەکە ئەوەی هیچی تر. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم چاوی لە داهاتی ناوخۆن و خاندووە و چەندین سەرچاوی دارایی ناوخۆیە و دەتوانێت موچە دابەش بکات بەڵام هەرێم تەنیا چاوی لە بەغدادە پارە ڕەوانە بکرێت و دابەشی بکات لە ژیانی هاوڵاتیەکانی و بازاری پوکای وێریمی کوردستانیش باکی نییە. میلەتیان بۆ شتای مۆزی میلەت نەبوو دوو مانگونی و موچیان نەیاوە نە بازار ماوە نەموچەخۆر پارەی پێە نە دوکاندار ئەتوانێت کرێی دوکانی پێدابین بکرێت نە خەڵک دڵی خۆشە هەمووی نامرتاحە. ئەم دوو حیزبە لە حیزبەتی حکومڕانی دەرچوو بوون بە دوو کۆمپانیە زەبەلاح لە ناوچەکە بۆ گیرفانپڕکردنی کۆمەڵی کەسی دیاری کراوە ئەوەش نییەگەر بۆ هەموو ئەندامانیان بۆیان بۆ هەموو بەشێک لە خەڵکی هەرێم بۆ ئینسان تا ڕادەیەک ئەیوت تا ڕادێمە چاپۆشی بکرێ بەڵام گرفتەکە لەوەی بڕۆ لە بازاڕ بگەڕێ ئەندامەکانی ئەوان لەم کەس برسیتریانە ئەندامی ئەم دوو حیزبە کەواتە ئەمانە بوون بە دوو کۆمپانیا بۆ خاتی دوو بنەماڵە و ئەوە کورتی گەورەترین گرفتی کورد ئەوەی ئێستا لەم تاوقیتەیە. لە قەیرانی داراییدا دوای ساڵی 2014ەوە بەردەوام موچەخۆران و کاسبکاران باجی قورسیان داوە و لە نائامەتی و ستەمدا پشکی شێریان بەرکەوتووە. ئێستاش کە لە سەرەتای مانگی حەوداین موچەی مانگەکانی 5 و 6یان وەرنەگرتووە و لە قوڵترین و سەختترین باری داراییدا ژیان دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.